جارێ هەر بەکارهێنانی هەموو جۆرە چەکێک قەدەغەیە ئەمە هەم لە ڕووی یاسای نێودەوڵەتیەوە قەدەغەیە هەم لە ڕووی یاساکانی ناوخۆ سزا ئەوەی کە بگاتە بەکارهێنانی چەکی قەدەغەکراوە بەکارهێنانی چەکە قەدەغەکراو پەیوەستە بەوەی کە هەرێمی کوردستان سەروەری نییە لە عێراقدا بڕاوە لە هەرێمی کوردستانیش حیزبە سیاسیەکان کە نمایندەی دەسەڵاتدارەتی ئەم هەرێمە دەکەن باکیان بە سەروەری و بە خەڵکی هەرێمی کوردستان نییە چاوپۆشی دەکەن لەوەی کە وڵاتێکی دراوسێ بێ لە ناو خاکی ئێمە بردومان یان چەکی قەدەغەکراو بەکاربێنێ دژی هاوڵاتیانی هەرێمی کوردستان و گوندنشینانی ئێمە بۆیە ئەمە 100% دژی هەموو ئەو یاسانەیە کە لە هەرێمی کوردستان هەن لە عێراقدا هەن و لە ڕووی نێودەوڵەتیەوە وڵاتان بەیەکەوە دەبەستنەوە دژی هەموو یاسایەکە ئەمە بێت لە دوو ئاست بێ ئاستی یەکەمیان ئەگەر هەرێمی کوردستان خۆی ناتوانێ هیچ لەم بارەیەوە بکە دەبێت پەنا بۆ حکوومەتی عێراقی بە و حکوومەتی عێراقی ئەم کارە بکە چونکە سەروەری هەرێمی کوردستان پەیوەندە بە عێراقەوە ئەوەی تر حکوومەت خۆی دەسەڵاتدارێتی هەرێم حیزبە سیاسیەکان لێرە حیزبی دەسەڵاتداردا لەم حیزبی دەسەڵاتدارەکان دەبێت خۆیان لەبەر هەر هیچ نەبێت لەبەر هاوڵاتیانی سادە لەبەر ژینگە هەر هیچ نەبێت لەبەر ئەوەی کە هەموو شتێکی هەرێمی کوردستان ناشرین و نابود نەکرێت دەبێت هەڵوێستیان هەبێت ئەم مەسەلانە بدەن بە ڕێکخراوە نێودەوڵەتیەکان بدەن بە ئەنجومەنی ئاسایش بدەن بە نەتەوە یەکگرتوەکان بدەن بە ئەمریکیەکان کە ئێمە دەپارێزن بدەن بە ئەوروپا کە ئێمە دەپارێزن دەبووە ئەمە بکەن بەڵام هیچ تا ئێستا هیچ وەسیلەیەکیان نەدۆزیەوەتەوە بۆ ئەمە چارەسەرکەن چونکە خۆشیان لە سیراعێکی گەورەدان لەگەڵ خەڵک لەگەڵ ژینگەی ئێمەش چی کیمیایی یعنی ئێمە دەبین لەسەر ئاسی نێودەوڵەتی وڵاتان بە کۆی دەنگ لە دادگای نێودەوڵەتی لە بەکارهێنانی ئەم چەکەیان قەدەغە کردووە ئەمە پێم وایە یعنی ئەوەی کە ئێستا دەستەوەستانین بەرامبەر بەم ئەم لێژنەیە کە پەکە داوای کردووە هۆکارەکەی بۆ بەرژەوەندی سیاسی و ئابووری هێزی سیاسی دەگەڕێتەوە بەرامبەر بە تورکیادا ئەگەرنا ئێمە بماتوانی بە ئەو بەرژەوەندیە ڕێگر نەبەیە ئێمە دەماتوانی لێژنەیەک دروستکەین ئەم لێژنەیە ببێتە بەڵگە بۆ ئێمە بتوانین بەیانی هەم حکوومەتی عێراق بخینە سوچێکەوە بۆ ئەوی بتوانێت بچین لە دادگای لە هایلەدا وڵاتانی ئیقلیمی لە وڵاتانی نێودەوڵەتی بۆ ئەوی تووشە پێتاوانبار بکەین بەڵام وەکو ئاماژە پێدا بەرژەوەندی هێزی سیاسی و دەست هەبوونی پەیوەندی هێزی سیاسی کە خۆی فاکتەرە بۆ ئەم بردمانانی لە کوردستان دەکرێتن دەبینین ئێستا بنکە و بارەگایەکانی تورکیا هاتنە ناوی تورکیا بۆ خاچی هەرێمی کوردستان بۆ زیاتر لە 40 بۆ 50 بارەگای تورکیا ئەمانە هەمووی ئەوەیە بۆ بەرژەوەندی سیاسی هێزی سیاسی دەگەڕێتەوە بۆ بەرژەوەندی ئابووری هێزی سیاسی دەگەڕێتەوە لە پێناومانەوەی خۆی ئامادەیە ئەموو ئەو شتانە وەلا بنێت کاریگەری یعنی بەدەر لە کاریگەریەکەی کەوا ئاسەواری خراپی دەبێتن ئەم بەکارهێنانی ئەم چەکەی وای کردووە گوندێکی یعنی هێزگار زۆر یعنی ڕۆژانە جێبیز دەبین ئەو گوندانە چۆڵ بکرێتن ئەمەش دەبێتە هۆکارێک بۆ لاوازبوونی ئابووری کوردستان چونکە ئەم گوندانە لە هەموو شوێنێک لە دنیادا گوند واتە پێگەاندنی بەربوون کە ئەم بەربوومانەش نەبێتن ئەمانە زیانی ئابووری گەوریان بە کوردستان گەیاندووە.